ای رفیقانی طریقت دردی عشقم شارکن ای دنده رابی جانشین بوی لکوی ای وی دنده ریمی خانشین بوی لکوی شیرین داماجو شیرین داماجو شای سوزن خبر شیرین داماجو جوانی باڵم دام و چاو بەهرەی تاسەرنین بۆ پیاو هەزار شاو جوان خەتباری هاتن ببنە وەڵی کەوتونە شاڵی تاری کەوتنە هەواری خەڵی هەی دڵارەنجە ڕۆبیەی هەروە کوڕەنجە ڕۆبووی من پێم وابوو تۆ دۆست بووی هاتم ببمە وەڵی دۆستێکی سەروایە بۆ بوو
بینەرانی عزیز و خۆشەوی سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لەگەڵ هاوکارانمەتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدارە و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر. هونەرمەندی ژەنیاری ئەم جارەمان خاتوو کەنار محەممەد تەهایە. خاتوو کەنار یەکێک لەو ژەنیارانەیە کە هەر لە تیپی مۆسیقای کیژانەوە کاری مۆسیقای کردو و هەتا ئێستا لەگەڵ تیپی مۆسیقای سنتەری لۆر. بە خۆشحاڵیەوە توانم بڵێم کە ڕۆژهڵات تیڤ ئەم ڕێچکەیە شکاندووە کە زۆربەی هونەرمەندان بەسەر بکاتەوە یەکەمین تەلەڤیزیۆن بووە کە توانیویە هونەرمەندانی ژەنیار بێنێت تا گفتوگۆ لەگەڵیان لەبارەی ژیانی هونەریانەوە قسە بکە و بیان دوێنێ. بۆیە ئەمڕۆ خاتوونێکی پەنجە ڕەنگین لەگەڵمانە خاتوو کەناریان زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەر ئامادەی. زۆر سپاس. منیش هەروە خۆشحاڵم. دەستخۆشی لە ئێواکەم بۆم بەرنامە جوانە و سپاسی واکەم بۆ بەسەرکردنەوەی من. هەر بژی خاتوو کەنار وایە بەرڕەواڵی بەرنامەکە بۆیە تۆمارکردنی مێژووی ژیانی هونەرمەندانە چێ بۆ گۆرانی بێژەوە چێ بە ژەنیارەوە چێ بە ئاوازدانەرەوە بۆیە حەزەکەم باسێک لەسەر خۆت بکەی کە خاتوو کەنار کێیە؟ بەڵێ من کەنار محەممەد تەها کچی پێشمەرگەم لە شاخ بووم لە دایک لە بەهارە و ئاسفی ژەنیاری بۆ با بڵێن ژەنیاری سێتار و تارباسم و لەمە لە پەیمانگەی هونەرە جوانەکانیش فلوتم ژەنۆ بە سەرکەوتوو نەبووم تایە بەردام نەبوومەوە. بەڕێزت لە شاخ لە دایک بووی تا چەند تەمەنت چەند ساڵ بوو کە گەڕایەوە بۆ شار؟ هەر ساڵ بووم ئیتر زۆر درەنگ هاتووینەتەوە. ساڵ بووم ڕامان کردووە لە شاخیش چوینەتە. باوکت پێشمەرگە بووە؟ بەڵێ هەردوو یانە بنەماڵەیەکی پێشمەرگە بەڵێ و لە تەلەڤیزیۆنێکی پێشمەرگەشەوە خەریکی وتوێژی هیوادارمە سەرکەوتووبی بژیت کە لە بنەماڵەیەکی پێشمەرگە بوون بەڕاستی خودی پێشمەرگە کەسێکی سیاسیە کەسێکی تێکۆشەرە و جۆرێک بربەست و ڕێگر نییە لەوەی کە مناڵەکانیان بچنە دنیای هونەرەوە و یا خۆیان ببینەوە لە بەرحەڵ مەجالەکانی ترە. وی حەزەکەم بەڕێزت چۆن بوو کە هاتینە و دنیای هونەرەوە و کاری هونەری دەست پێ کرد؟ بەڵێ من سەرەتا لە سنتەری چالاکی گەنجانی سلێمانیەوە دەستم پێکرد لای مامۆستا دانا ئیسماعیل کە سەرەتای دەستپێکردن بە مۆسیقا. ئیتر ساڵێک لای ئەو بووم لەسەر ئامێری ڤیۆلین. ئیتر بەرداوام نەبووم دوای 2003 چوومە پەیمانگەی هونەرە جوانەکان لەسەر ئامێری فلوت لای مامۆستا لوقمان و 5 ساڵ بەرداوم لەسەر ئەو ئامێرە بەس سەرکەوتوو نەبووم و نەمتوانی. بۆ؟ نازانم لەبەر قورسی ئامێرەکە تامەڵ بووم نەوەڵە. یانێ ئەخە بڕێک جار خاتوو کەنار وایە بۆیە زۆربەی ژەنیارەکان سازێکیان هەڵبژاردووە دوای خۆیان حەزیان بەو سازە نەکردووە چوون بەلای سازێکی ترە یانێ هۆکاری ئەوە بووە. من زیاتر حەزم لە شەرقی بوو فلوتیش غەربیە زیاتر. بەڵێ ئیتر بۆیە حەزم لەوە نەبوو. ئەی چۆن بوو کە چووە لەگەڵ مامۆستا ئەنوەری قەرەداغی و لەگەڵ مەجموعەی ئەو هونەرمەندانە کە لە تیپ موسیقای کیژانە حەزەکەم باسێکەوە بکەی ئەوە چۆن بوو کە چوویە ئەوێ و لەکەیەوە چوویەوەی؟ 6 ساڵە بێ من چوومەتە بڵێ گروپی کیژانی سلێمانی خۆم چوومە لای مامۆستا ئەنوەریش ئەوش زۆری پێخۆش بوو بە خۆشحاڵیەوە ئیتر منیشی وەرگرت و ئیتر لەگەڵیان نابووم لە کۆنسەرتەکانە و لە تەجیلات و یعنی سیدیکمان هەیە. بەڵێ چ ئامێرێکی لێدا ئامێری یا کۆرس بووی؟ سێتارت لێدا. کی بوون گۆرانی بێژانی ئەو تیپە کێن ماون؟ بەڵێ ئێستاش هەرماون ئاڤان عوسمانە سروشت مستەفایە ئەو کاتە پەیمان خانیش پەیمان عومەریش لە کۆنسەرتەکە لەگەڵمان بوو. کیژانیش لەوێ کیژانی برایم خێت ئەوانە لەوێنی ئێستا شەر بەردەوامە ئەو مامۆستا ئەنوەر کارە چەلاکیان بۆ ئەو سەردەمەکەیەوە بوون چیتانە کرد جگە لە تۆمارکردنی ئەو کۆمەڵە گۆرانیەک کە کردان بە سیدیەک؟ لە شارەکانی هەرێمی کوردستانە کۆنسەرتمان بووە خەریکی کۆنسەرت بووین و ئیتر لە یادەکانە بەشداری ماکرۆ یادی مێژووی شاری سلێمانی و یادی 8 مارس بوو ئەوانە بەشداریمان کردووە. بەڕێزت وەکو ژەنیارێک لە شاری سلێمانی هەن زۆر کچانیە خانمان ژەنیاری باش بن
چالاک بن چۆنا پێشتر هەم بۆ من بووە ئێمە ژەنیار پێش ئێوە ژەنیار هەیە بەڵێ بەڵێ بەس نازانم بۆچی ئێستا کە منیان نییە یا کار ناکەن هەیە حتمما کاریشەکەن لە گروپی ئۆرکسترای سلێمانیەوان بەڵێ. هەیەتی لە گروپی کیژانیش هەمویان هەمویان چالاکن بەڵێ ماوەی کە من نایان بینم چالاکی بکەن کۆکار چییە؟ بە بۆنەیە مۆزاوە کاروبار وەستاوە بەڵێ. نەک لە بواری هونەری مۆسیقا لە بواری شان و شێوەکار و هەموویان وەستاوە مستەوە بەڵێ ئەی لە شارەکانی تری باشوور ئەمە ئێوە پەیوەندیتان هەبوو ئەو سەردەمانێک کە لە گەڵ مامۆستایان وەری قەرەداغی و مەسەلەن لە هەولێر بۆ کۆیا بۆ کەرکووک بۆ شارەکانی تر تیپ مۆسیقای هەبێ ئێوە ساڵیانەکە چۆن فستیڤال چوان و ئەوانیشە هەبوون لەوێ بەڵێ. یانێ بەشداری ژنان لە ئاستێکا بوو کە چاوەڕوانی لێ بکرێت بەڵێ چوینە شاری کۆی خۆشەویست بڵێ لەوێ ئەوانیش بەشداریان کرد گروپی خۆیان هەبوو بڵێ کۆمەڵی ئافرەتی باشی تیاوە ئاسف و گۆرانی بێژیش و لە هەولێر لە ڕانیە ئافرەت چالاکی هەیە لێرە هەیەتی بەڵێ ئەی لەگەڵ کۆمەڵێک هونەرمەند هەن لە ڕۆژهەڵاتی کوردستان یا لە پارچەکانی تر لەوانەیە بە حکمیەوە کە زاراوەی ڕۆژهەڵات و باشوور یەک زاراوەن و لە یەک نزیکن پەیوەندیت هەیە لەگەڵ هونەرمەندانی ڕۆژهەڵات کە هونەرمەندانی ژن ژن نەخێر هیچ پەیوەندیکت نییە بیستو دەکا ژەنیاییان هەبێ گۆرانی بێژیان هەبێ ئەوان زۆر پێشکەوتن بەڵێ ئاگەم لە کار و چالاکیانە چۆن هەڵیانە سەنگینی کار و چالاکی ئەوانە زۆر باش زۆر بەڵێ ئەی باشوور لە چاوی ئەوان بەم کرانەوە بەم ئازادیەوە توانیوانە لە ئاستێکا خۆیان ببینەوە بە بڕوای من ڕۆژهەڵات زۆر باشترن ئاسفی ئافرەت نازەم هۆکارەکەی چێ بەڕاستی یا نازەم جەوەکەی فەراهەم نەکراوە بۆیان نازانم بەڕاستی بەڵام ئەوان زۆر چالاکتر و کارامەترن کۆش من معجیبی ئەوانم بەڕاستی لە هونەرمەندانە کامیانە ناسی وەک ناسی گۆرانی بێژەکانیان کە لە پێشەوە بیناسم من لە پێشەوە ناویشت بیست بێ مەسعودی عەزیزی هاتوشەمان هەیەکەوە بەڵێ لە ژنەکان مەهرۆخ زۆرم حەز لە دڵنیەتی گوێشی لێگرم ئیتی گوێت لە فەتانە و شەینی تاڵەبانی لەگەڵ خات و شێنیشا پەیوەندیمان هەیە ژیوارە و گروپێکیشی هەیە خات و ژیوار ئێوە کارتان بۆ کەسیان کردووە هونەرمەندانی ڕۆژهەڵات لە سنتەری لۆر بەڵێ بۆ خات و شەیهێنمان کردووە بەڵێ هەر کلیپتان کردووە بزانم کۆنسەرت پێش من کۆنسەرتیان کردووە پێشەوەی من بچمە گروپەکەەوە هەنێ لە ئەندامانی گروپ لە کەیەوە چوویە سنتەری لۆر 2013 حەزەکەم باسێکە و سنتەرە بکە و سنتەرە چۆنە و چۆنە هەرچەند پێشتر باسییان کردەوە حەزەکەم بەڕێزت باسی بکەی ئێوە چەند ژن لەوێ بەشدارن بەڵێ سنتەری هاوبەشی لۆر گروپی مۆزیکی لۆڕی تایە بە سەرپەرشتی کاک جەباریاوەرە بەڵام سەرپەرشتیاری هونەری نەزار زێوەیە ئێمە 4 ئافرەتە بین بۆ 5 و ئەندامی تازە لە وەرگرتنین ئەندامی تازای ئافرەت 4 ئافرەتە بین حاڵی حەزر ئێستا چه ئامێرێکە ژەنەوان سنتور و تارباس و ساز و عوت ئەخر بینیومە لە کلیپەکانتانە ئێوە وەکو کۆرسیی ئیسفادەتەن لێکە ئێوە مەجموعەی کارتان کرد بۆ هونەرمەندان ئەنیە کلیپەکانیشی بڵاو بوونەوە من حەزەکەم باسێکی بکەی فەرموو بەڵێ کۆمەڵێ گۆرانیمان کردو بۆ چەند گۆرانی بێژێک بۆ نمونە خات و لەنجە کاک قادر ئەلیاس کاک ئیسماعیل سابور کاک عەزیزی ماملێ بێژن جەزا ئێستاش لە کۆمە ئەو هەریەکە و لە گۆرانەکانیان لە سیدیەکە کۆمان کردوونەتەوە بە ناوی خۆش ئاوەست کە ئەم ساڵ دەرەچێت یعنی بە ئالبۆمێک ئەو کراوە بە ئالبۆمێک بەڵێ هەریەکە و گۆرانیە کاڵمان بژاردۆ کردمانە بە ئەلبومێک بۆ چالاکی ئەم ساڵمان یعنی ئەوە بخرێتە بازارەوە بێجگە لەو کلیپانە بەڵێ ئەو کلیپانە کێ کردووە کێکا بۆتان هەر بۆ خۆتان
کەناڵی خاکێکە کەناڵی خاک زۆر هاوکاریمانەکە بڵێ وە کەناڵی کورساتیش زۆر هاوکاری کردوین وەکو بۆ گۆرانەکەی کۆبانەی کاک ئیسماعیل کاک قادر ئەلیاس بڵێ ئەو وتێتی ئەوە وابزانم ئەو ئەلبومەی کە ئێوە خەریکن نازانم هاتوو بازاڕیان ناتووە نەخێر بەس چاپ کرا و زۆری نەماوە زۆری نەماوێتە بازار وابزانم ئێوەش لەو ئالبومە دوو پارچە مۆزیکتان ئامادە کردووە بێکەلام وایە یعنی گۆرانی بێژی نییە هەر مۆسیقای خاڵیە بەس بیرم نییە لەبیرت نییە ئەوە کاک نزار کردوویە ئێستا گوێمان لە یەکێک لەو کلیپانە بێ کامە کلیپ ئەوانەیە کە بەڕست بەشدار بووی ئەوەی کاک قادری ئەلیاسی کاک اسماعیل سابور عروس خانم کامیان کاک ئیسماعیل ئەوە جوانە بینەرانی بەڕێز با لەسەر قسەی کەنارخان گۆرانی عروس خانم بە دەنگە بە سۆزەکەی کاک ئیسماعیل سابووری گوێمان لێبێ و تیپی مۆسیقای لۆڕ بە سەرپەرستی کاک نزار زەویەی ئامادەکاری بووە دابەشی مۆسیقاکەی کراوە بزانم ئەرێ بەڵێ هەروەها خاتوو کەناریش بۆ خۆی یەکێک لە ژەنیارەکانە و پێم وایە کۆرسیجە کۆرسیجە فەرموو بە گوێمان لەو گۆرانی خۆشە بێ دوای دینەوە خزمەتان بۆ درێژەی بەرنامەکە.
وداخو تاكي من شم جو مسيان جو بشوداخو کەنارخان بەڕێز دو بزانم لە باخچەی ساوایان مامۆستای وایە وایە تا حەزەکەم باسێک ئەوە بکەی کە لەوێ چیەکەی چۆنا و چۆنە کە لەوێ مامۆستای چیەکەی چونکە بەڕاستی مناڵ وەک پەپولە وایە پێویستیانە زۆر شتی جوان و ناسکۆ و لە دنیای خەیاڵی خۆیانە فێر بن فەرموو لە هەرێمی کوردستانە پەیمانگای هونەرە جوانەکان ئەو کەسانی کە لە بواری مۆسیقا ئەخوێنن کە تەخەڕوجیان کرد یا بێ ببن بە مامۆستا یا بێ بچنە وەزارەتی ڕۆشنبیری ببن بە کارمەند من مامۆستایەتیم هەڵبژارد بۆ خزمەتکردنی ئەو مناڵە پاکانە من گۆرانیان پێڵم و ئەسفی پیانۆشەکەم لەگەڵیان چکە پیانۆ زیاتر گونجاوترە بۆ ئەوان لەگەڵیانە ئایڵێمەوە و حرەکەیان فێرەکەم وتر بەشداری چالاکی ساڵانەی باخچەکانەکەین ئیتر غەیری مۆسیقا چی تیریان پێڵێن من وەکو خۆم بەس گۆرانیان پێڵم بەس گۆرانی مامۆستا ئینگلیزیان فێرەکە مامۆستای وەرزشیان فێرەکە یعنی ئەو مناڵانە زوو مۆسیقا وەرەگرن بەس گۆرانی زۆر باشن زۆر باشن تەمەنیان چەند تا چەنەوە 4 ساڵ و 5 ساڵ 4 بۆ 5 یعنی ئەو ئامادەیانەکەن بۆ بچن بۆ پۆلی یەکی سەرەتایی ئەوانە کە تا بچنە ئەوێ تۆزێک لە گۆرانی و هەر گۆرانی فێریانە یاسر و دوشتی فێریانەکەن مناڵن جارێ گۆرانی باشترە بۆ ئەو گۆرانیانە چین کە ئەوە فێری مناڵانیانەکەن کامەنە بڵێ هەر ساڵانە یەکەکان دیاریکراوە بڵێ بۆ نمونە یەکەی باسی خێزانەکە ئەمە گۆرانی خێزانیان فێرکەی ئەتر من خۆم شیعرەکە پەیاکەم وەرەگرم خۆم ئاوازیان بۆدانم یعنی یعنی شتێک نییە وەکو کتێبێک لە بەردەستانە بێ ئێوە و کتێبە بێڵێنەوە بە بەردەوانی بەس بۆ خۆتانە بێ شیعر پیا بکەن و دوای بێنەوە بۆیان بخوێنەوە مناڵان فێر بن
هیوادار مەر سەرکەوتوو بن ئەو بەڕاستی کارێکی گونجاو پیرۆزە لە پێم وایە زۆربەی وڵاتانی ژوابێ مناڵ ئامادە بکەن ئەوەوە مناڵ گوێ بە مۆسیقا بکرێتەوە دوای بزانێ کامە گوێ لە چه مۆسیقایەک بگرێ مۆسیقا بناسێ چۆن بۆ خواردن ئینسان خواردنە ناسێ کامە خواردنی پێخۆش و کامەیە داخۆشنی و کامەیە جوانایی چێشێ بۆیە لە مۆزیکی جا بزانێ حەزی لە چه مۆزیکێکە مناڵ هەر لە ئێستا ئامادە بکرێت زۆر کارێکی باشە باسێک تار و تارباس بکەین ئەو دوانە چۆن بوو هەڵەت بژار دوێرت بکەن بە حەزی خۆم بوو بەڵێ سەرەتا سێتار لە نەزارزەوی کە هاوسەرمە بەڵێ ئەو ئێستاش مامۆستامە خەریکم لەگەڵێ لەبەرەوەی شەرقی بوو من حەزم لە مۆسیقای شەرقیە زۆر زۆر زیاتر ئیتر ئەو بوو هاوکارم بوو لە بڵێ فێربوونی ئامێری سێتار ئەی بۆ تارباسەکە تارباسەکە گروپ وەکو گروپ پێویستی بە باس بە و دەنگی باس لە گروپە لە کۆنسرت و لە تەجیلات و ئەو شتانەیە ئیتر چوم ئەوەشم هەڵبژاردم بە ئەوە لایکی خوێن لای نەزار ئەردووکیان بەڵێ لەو سنتەری ئێوە یا تیپی مۆسیقای لە ڕوانیە بەڵێ ئێوە مەجموعای کە چەند کەسن ئەو مەجموعە کەسە دەکەسەبین دەکەس ئەو دەکەسە چیتان کرد جگە لەو کلیپانەی پێمای کۆمەڵێک کۆنسەرتان بەڵێ چی و چی نەوانە ئەگەر باسیکیان بکەی بەڵێ لەم ماوەیە سێ کۆنسرتمان کردو بۆ خات و لەنجا سێ کۆنسرت بەڵێ لە سێ شار بڵێ 2 ڕۆژ لە سلێمانی بەڵێ ڕۆژێکیش لە هەولێر بەڵێ و کۆنسرتمان کردو بۆ قادری ئەلیاسی بەڵێ و کۆنسرتێکمان کردووە لە کاتی بڵێ بەهار بۆ لە شاری هەولێر بەڵێ بە بۆنی نەورۆزەوە بوو کۆمەڵی کۆنسرت کراوە کاتێک کە منیشی لێ نەبووم کۆمەڵی کۆنسرت و سەفەر و شتی وا کراوە لە دەرەوە بۆ دەرەوە دایزە نەچووی لەگەڵیان بۆ کۆنسرت بەس بۆ فەڕەنسا چوم لەوێ کۆنسرتێکمان کرد زۆر سەرکەوتوو بووین کێ گۆرانی بێژەکان بوونەوانە شیلان عوسمان لەگەڵ کاک هەڤاڵ خانقینی کاکەواڵ خەرقی پێم وایە بەرهەمێکیشتن بۆ کاکەواڵ تۆمار کردوەرێ ئەو باست نەکرد وایە ئەویش کراوە بە کلیپ نەخێر بەس بەنیازین بیکین بە کلیپ ئەو سیدی خۆش ئاواز دە گۆرانی ئەگرێت بەڵێ بەڵێ ئێستا چەند کلیپتان کردووە تقریبان سیامان کردووە سیان یعنی سیانەکە درا بە ڕۆژڵات تیوی وانە بەڵێ دەستان خۆش بێت لەشتان ساغ بێ ئەو کۆنسرتەی کە بۆ لەنجە پێم وایە داهاتەکەیتان بۆ ئەو مناڵانە یا قوتابیانە کە پشتیوانی ماڵیان نیە تەرخان کرد بوو شتی وایە بەڵێ بەڵەوە لە هەولێر بوو حەزەکەم باسێکی بکەیت چۆنم بیرۆکەیە دروست بوو کە هونەرمەند کۆنسرت بدات هەرچەند بۆ خۆی توانایی ماڵی زۆر زۆر کەمە هونەرمەندان بەگشتی لە کوردستانی ئێمە وەکو تجارەت چاوی لێ ناکەن بەڵام لە هەمان کاتدا یارمەتیدەر و پشتیوان و داشداری زۆربەی نەخۆشیەکانن و لە لایەکەوە بۆ پێشمەرگەش بەڕاستی کۆنسرت دراوە لە لای ترەوە ئێستا ئێوە ئەستاون بەڕێستان مەبەستم گروپی لوڕۆ خات و لەنجە بوو بۆ ئەو مناڵانەی کە بێبەشن لە خوێندن و لە بواری ماڵیەوە زەعیفن فەرموو بەڵێ سەرەتا کە لە سلێمانی دەستمان کرد بەم کۆنسرتە لەسەر ئەرک و مادی خۆمان بوو بەڵێ ئیتر ویسمان ببینە هەولێر کاک نەوزات هادی پارێزگاری بەڵێ بەڵێ پێشوازی لێ کردین ئیتر بەرنامەدانرا کە بۆ ئەو مناڵانە بێت مناڵەکان یا بۆ گەورەتریش بۆ مناڵانە هەر بۆ مناڵان بەڵێ مادیەکەی مادیەکەی بەس بۆ مناڵانی سەرەتایی سەرەتایی یا پلەکانی تریش کەم دەرامەتەکان هەموویان لە خوار 8 ساڵەوە لە خوار 8 ساڵەوە هیوادار مەر سەرکەوتوو بن کارێکی باشە بەڕاستی هیوادارم هونەرمەندانیش تریش بتوان کارێکی وا بکەن چون من دڵنیام لە کوردستانی ئێمە زۆربەی مناڵانی کوردستان توانم بڵێم ئامارێکی وا لە بەرچاو نییە بەڵام 20 لە سەدی مناڵانی کوردستان لەبەر نەبوونی و لەبەر نەداری دەستیان لە خوێندن هەڵگرتووە بۆیە بازاڕەکانە بینی مناڵ بە لێشاو خەرێکی کارکردن و چوونەتە بواری کارەوە کە لە هیچ وڵاتێک عرف نییە مناڵ بڕات کار بکە لەو تەمەناوە بێ دەرس بخوێنێ باسێک کاگنزار بکە حەزەکەم کاگنزار بۆ هەمووەکو مامۆستا هەمووەکو هاوسەری بەڕێزت پێکەوە زیاتر کارەکانتانەکەن
باسیکی بکە گیر و گرفتێ واتان نابێت لە ژیانە فەرموو. نزار ئاسپێکی زۆر باشە و هەموو کەس ئیشەکانی بینیەوە بەتایبەت لە شاری سلێمانی زۆر جمجۆڵی هوەری بڵێ پێشخستووە و پێشتر لە شاری پاو لە شاری کرماشان ئیشی کردووە جێدەستی زۆر دیارە لە هوەری کوردیە بەڕاستی. ئەو پاڵپشتی من بوو کە دەرکەوم بە ئامێری سێتارەوە فێرم کە ئامێری سێتار گیرۆگرفت نەخێر تۆ ئەگەر بەرنامەدانی بۆ ژیانی خۆت گیرۆگرفت نابێت بەپێی بەرنامە ڕۆشتوین هیچ گیرۆگرفتمان نەبوو لە بواری هوەریە بڵێ ڕایگەروشت نەبوو. مناڵێکی تاقانشتان هەیە بەڕێزت لە لایکەوە مامۆستای لە باخچی ساوایان کە مناڵە ناسکۆ پەپولانە وەرحەڵ مۆزیک و گۆرانی فێریان نەکەی لە لایکەوە کوڕەکەی خۆت کوڕێکی جوان و لەبارەت هەیە هیوادارمەر تەمەند درێژ بێ ناوی ژنیارەوانە کاک ژەنیار لە لایکەوە دایکی بۆ خۆت سەر ڕای ئەمانە بۆ کاری هوەری گرفتی وات بۆ دروست ناکە قورسایی لەسرت ناکە چۆنە حەزەکەم باسێکی بکەیت خۆی ئەگەر بێبەرنامە بیکەی بەڵێ زۆر قورسە و قورسایی زۆر دروستەکە و کێشە بۆ دروستەکە بەس تۆ ئەبێت کە ئەو ئیشانە و کرەبێ بەرنامەی بۆ دابنێ هەموو شتێ بە بەرنامە زۆر باش ئەڕوا ڕێوە منیش بەرنام دانا بۆ ژیانی خۆم بۆ کارەکانم هیچ کێشەم نەبووە یارمەتی دەریشم هەیە بڵێ دایک مەخەسوومە باوکمە خەزورمە دشمە بڵێ ئەوانە نزار بۆ خۆی زۆر هاوکارمە زۆر نزار نەبووە نەمەتوانی ئاوا بڕۆم بەڕاستی هیوادارم نمونەی وەک بەڕێزت و وەک کاک نزار زۆر بن کە کاک نزار بۆ خۆی بەڕاستیەوە کە باست کرد هونەرمەندێکی پەنجە ڕەنگینە و زۆر بەرنامەی کۆمەڵە شاتۆ بەشداری کردووە و میشە لوتفی کردووە بۆیە کارەکانی دیار و بەرچاون ئەوەی کە بەڕێزی ژداتوتێ نێو دنیای هوەرەوە و بە پشتیوانی کاک نزارەوە ئەویشە دیسانەوە جێگای ڕێزە خاتو کەناری هیوادارمە سەرکەوتووبی لەگەڵ کاک نزاری خۆشەویست پێم خۆش بوو لەم بەرنامەیەش کاک نزار بەشداری بکە و ئەویش دابنیشێت زیاتر قسە بکەن لەسەر هوەری هەردووکتان بۆ ئەوەی کە دوو هاوسەری بەڕێز کە خەریکی کاری هوەرین خەریکی زەحمەت کێشان خەریکی ئەرکن بۆ نیشتمانەوە بۆ ئەم خاکە هیوادارمە سەرکەوتوو بن و نمونەتان زیاد بێت شتێکی تایبەتی ماوە باسی بکەی بۆ بینەران غێری ئەو دەستخۆشی لە ئێوەکەم و دەستخۆشی لەم کامێرامانانەکەم زۆر عزیێتیان کێشا زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت دووبارە هەر بژیت سپاس دەکەم بژن بە سەربەرزی و سەرکەوتی هیوادارم هەر درێژە بە کارەکانتان دەن و سنتەری لوڕی هەمیشە گەشاوە بێت بۆ ئەو کارە نایابوو دانسقانە بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ خاتو کەنار بە پارچە مۆزیکێک یان بە گۆرانیەک یان بە کلیپێک دینە کۆتایی بەرنامەکە هیوادارم هەر شاد و سەرکەوتوو بن. خاونم جلوم الواناوي ثملي بيمي وخلق بصر
بڵێن بەخێر بێتەوە بەبتینی پێشوانی بڵێن بەخێر بێتەوە یاخوا بەخێر بێتەوە جاوڕێی کاروان لە قەسی شیرین بێتەوە جاوڕێی کاروان